بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمە ئێوارەیەش هاتمە خزمەتی ئەوەی خۆشەویستانم ئێوە ئاشنایی سروشتی بەرنامەکەن کە بەرنامەکە هەموو جارێک پرسیارێک ئەوروژێنێ پرسیارێکی هەنووکەی پرسیارێکی گرنگ کە سەبارەت بە ژیانی خەڵکە ئەم ئێوارەیە تەوەرێکمان بۆ ئێوەی خۆشەویست هەڵبژاردووە بابەتێکمان هەڵبژاردووە بۆی پێکەوە گفتوگۆی بکەین ئەویش ئایا خراپی گوسەرانی خەڵک پەیوەندی بە نەخۆشی کۆلێراوە هەیە ئەفو نەخۆشی کۆرۆناوە هەیە ئێمە ئەزانین کە بارودۆخی خەڵک خراپە ینی هەمومان تێبینی ئەوەمان کردووە واروەها لەوە زۆر دڵنیان کە لە ئێستا بارودۆخی خەڵک زۆ خراپە خەڵک لە دۆخێکی زۆر ناخۆشاژی واروە ئەوەی کە کوردواری پێڵێ احتیاج و محتاجێکی زۆر هەیە و بە مانایکی تریش قڕ و پڕیەکی زۆر هەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم بارودۆخە ناهەموارە ئەم بارودۆخە خراپە ئەمەی کە تەنجی بە ژیانی خەڵک هەڵچنیوە تەنا پەیوەندی بە نەخۆشی کۆرۆناوە هەیە یاخود هۆکاری تر هەیە چونکە کەم نین ئەوانی کە باوەڕیان وایە کە ڕاستە نەخۆشی کۆرۆنا هەیە و ئەم ڤایرۆسە زۆر بڵاوەوە بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر ئابووری دنیا بە شێوەیەکی گشتی هەیە بەڵام ئایا بە تەنها هەر ئەم بابەتە بەم شێوەیە وەکو خودی نەخۆشیەکە بە تەنها هۆکاری ئەوەیە کە خەڵک ئاوا بارو گوزەرانی خراپ بێ ئاوا بارودۆخی ژیانی سەخت بێ یاخود هۆکاری تر هەیە چونکە کەم نین ئەو وڵات و ئەو دەسەڵاتدارانەی کە دۆخەکان قۆستۆتۆ هەنی ئێستا دنیای ئابووری کە پێگوترێ ئابووری چاوچنۆک بە جۆرە لە جۆرەکان سوود لەم هەلوو مەرج و لەم بارودۆخانە زۆرەکات ینی پێتان سیر نەبێ هەنی وڵاتێک کە بای بە مەلایون و بە ملیارەها دۆلاری بەس ماسک فرۆش بێ جگە لە دەرمانی تر لەبەرەوە ینی قسەکە لەسەر ئەوەیە ئێمە ئەزانین بارودۆخەکە بارودۆخێکی زۆر خراپە بارودۆخێکی زۆر ناجێگیرە بەڵام ئایا بە تەنها کۆرۆنا سەبەبی ئەو بارودۆخە خراپەیە پەیوەندی وەرەگرم زانم چێمە لەگەڵم مام جەوەر فەرموو گیان فەرموو مام جەوەر فەرموو ئێوارەت باش قوربان گیان سەرچاوم هیچ پەیوەندی بە کوڕانەوە بە دەردی کوڕانەوە نییە بەڵێ پێش ڕاپەڕێن میلەت چەندە سەرەتانی نەبوو هەندە برسی نەبوو دەربەدەر نەبوو ئومێدێکی هەبوو گوتیان کە ڕاپەڕین دەست پێ بکرێ میلەتەکە دەگەین بە ئاواتی خۆمان ئاواتەکان هەموو شێوازەکان بوون ئەوەی کە مێژوی کورد پێویستە ئەوەی کە خوێنی شەهید و ئەنفال و کیمیاباران پێویستە بەڵام ئەو دوو سەرکردە ئەو دوو بنەماڵە کە بۆ هەموو کوردەزانی سرای شێستاریان هینا گۆڕێ یەکێتی گوتێەوە ئەمنم لە بانان دەبەزم پارتی زۆ خۆ دەزانێ مەسعود بە دوای بابیەوە سەرکردەی کورد نەما سەرۆک مستەفا بازاری سەرکردەی کورد بوو بەڵام کاک مەسعود هیچ ئەگەر سەرکردەی کورد بە واتی لە خیانەتکاری دێن سەردەمی خومەینی سەردەمی شای سەردەمی سەردامی عەقدی 50 ساڵەی تورک ئەوە بێسکە ئەگەر بعد بۆ خۆی چاکی جێلەبی ئەگەر پێی خۆشە مقابلەی بکەین ئەمن ئامادەمە و پێشمەرگەکی ئەیلوو لەگەری دادرێشە قسان دەکەم کەوابی بەڵام میلەتیش بەرپرسیارە لەو مۆزوعی هەرچی ئەم استخبارات و جاشە بەنەقیب و بە عەقید و بە هەرێکی مادە 500 ملیۆن دیناری وەردەگری بۆیە پەرلەمانەکە تیز نییە حکوومەتەکە تیز نییە سەرۆکایەتی هەرێمت بەناوە میلەتیان دۆ خستیتەوە لە حکوومەتی عێراق بۆیە دەڵێم خودایە خوایە ئەم کوردەت بۆچی داهێنا جەلال و مەسعود لەرگەی دەرهێنا هەرچی خراپ بوو دەست بە کورد دەیکەن کوردیش کۆیلێ وا قبوڵ دەکەن بۆیە هەمیشە هەردەم ڕووخاوین کوردە خەتابار بۆیە دۆڕاوی خۆ ئەگەر وانێ ڕووخان نزیکە بەدەست کوردانە نەمانی تریکە بەڵێ سپاس دەکەم مام جەوەر سپاس مساعدەتی بکە بەڵێ بەڵێ
على كل بقرينوا بو دنيا راسي عراق كازمة نامي فصلي هالشي خائنة زولنا ودتي كرد آزاد ولا خمدة دتي قابي إيه مشي سيما بحكم عراق ترسدك لرجيت نافتانوا بشافاري درم أجر راسك بابتي نبدأ مساحة تحرير همولا بدان هالدواسين هالشي رسمي سركده وشعار كان كرد حتى عزبة كان الضبي بلا دينين دعوة حكومة العراق بكين أبوه أو سركدانا بدأ مساحة تحرير خلشي كردستان بكان باش سپاسك شهيد أنفال وشناب بكان فكانت مسعودي شو بيلا بدأ مساحة تحرير عرفي بندافت عليه هل وسنتوا مليارات ولاري أو قدس بقرنتو بخلشي كردستان سرما أجا كردنا بأوانه اثنين يتر سپاسك إمام جوهر كاك محمد للرانية فرمو. السلام عليكم. عليكم السلام كاك محمد جان. فرمو جان. فرمو جان. كورونا هيك وندي شيء داردوختي سايس تطبيقي مونيا. تكونات وانا متدابن كابو هالاتي يعني بهانا شي دوزي وتوبو ويطارنا دا ومحاجنا دا بو رجاني محاشيا دروازه كان كراونا توبرا وهولدير اسالو رجان دائما بني ازمن بروينا دروا همو ريكان داخاون هر لكوشت كبسنا بورين يفتي محاجنا هر او رجاي كر محاشيا كان كراونا دوا او رجاي كر وقتي ويا محاش بدري وطاراني بيدن الزيويانا او كاتنا بيدن والله خلصي ما في خيمة بيخيرات بخوان أول خلص راني ناوشت وبين سيرات شون أول قبولك أو بخوان عثمان بكر ما تزاني أجوانا بيدنا بو الله تاني لك بو هيدرو هذا الشيء بو عثمان عراقي خو أجابلين سر وخوان زوز وتلما بيع باش هم عربي ده مجيل بس سيرك أنت عربي وأنا مش تبي ولا تبلام كل خو ما خواني دينارية بالك يا محمد سباس دكي كان عالم بس وندلم خلقته وغيرتي جاراني لما ودنا أو أنا لم يجود بوارو خابانا. سباس ذكي كان سباس بجنابت. تشيتر ما لقلا؟ كاكارون فرمو. ألو. بالله جان كاكارون فرمو. ألو السلام عليكم. عليكم السلام براكم. فرمو جان. أم كارد باش قربان. همو كاتك باش بقربان فرمو جان. توصي برنامجي برات. سباس ذكي. والله من براستي ما نازم قيمة لكم الإسلامي الشيء لها محيزة كان براستي وقت بينين لسراسي عن لسراسي بعض إجنا رزاتي كان نيهيت لسر أمر سيك دروز بوا يعني موقف الشارك اللي براستي بوشي واعي كاكاروان بله تو لهواڵەکانە بیستت کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ واتەمە بەسم فراکسیۆنی کۆمەڵە لە پەرلەمانی کوردستانە بە دەنجێکی دلێر وتیان ئەم حکومەتە هەڵوەشێتەوە واتە مادام ژیانی خەڵکی پێدابیر نەکرێت مادام ناتوانێت احتیاج و محتاجی خەڵک دابین بکە باواز بێنێ خۆ حافیزی بێ و حکومەتێکی تردا بمەزرێ پێدوانی ئەمە قسەیەکی قورسە ینی یا با بڵێنەوە ینی لە شوێنێکی شاکراوە کە بە خۆتە زانی کە هەموو کەسەی بیستێ ینی بە بەسمانەوەی والله قسەی جەنابەتەوە بەسم خۆ بەخۆش دەزانێت سەرۆکی فراکسیۆنەکە ئەندامی ئەنجومەنی سیاسیە و لەسەر ئاسی جیاوازیش بەردەوام سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی بەردەوام دەنجیان بە دلێریە ئەڕوا وەگاتە خەڵک کاکاروان من مەبەستم نییە کە جێگا ڕەخنە نییە من دیفاع لەوەش ناکەم بڵم ینی نابێ ڕەخنە بگیرێ نابێ ئیشەکانی کۆمەڵی ئیسلامیش هەمووی بە شێوەیەکە کە جێگا ڕەخنە نییە بەڵام مەبەستمەوەیە کە ینی ئەم دەنگا ئەڕوات ینی خەڵک گوێبیستێتی وروها بەردەوامیش قیاداتی کۆمەڵی ئیسلامی قساکەوە ئەم ڕاگەاندنش کە بە خۆتە زانی ینی بۆ بەهێزێکی معارەزەی بەهێز لە پشتەوە کۆمەڵی ئیسلامی وەستاوە و قیاداتی کۆمەڵی ئیسلامی وەستاوە ینی بۆچوونەکانی ئەم تەلەڤیزۆنە بۆچوونەکانی ئەم با بڵێن ئەم دەنگ و ڕەنگە بە تەئکید بۆچوونی کۆمەڵی ئیسلامیە بەڵێ والله بەڵێ کاک کاروان زۆر ڕاستە قسەکانی جەنابەت تەواوە بەڵام بەڕاستی ئەم حکومەتە ئێمە ئەوەی کەم و کوڕی هەیە ئێمە چاوەڕانی ذاتیمان لە کۆمەڵی ئیسلامی هەیە کە دەبێ ینی زۆر داوکی لە مافی خەڵک کاکە کە بەڕاستیەوەی کە ئەیبین وەکو پێویست نی ڕاست سوپاس دەکەین کاک کاروان سوپاس بۆ جەنابی سوپاس بۆ بەڕێزت کاک بەختیار فەرموو
ئەم کاتە دوات هەموو کاتێکت کاک مختارجان مامۆستاجان بنفرد بەرنامەکەتەوە تەوەرەکەتەوە و پێش دوو سێ مانگە کۆرۆنا هاتووە کۆرۆنا هات خۆ بۆ فەقی گۆرەسار هات نەمبینی مەسئولێک دیگرێت و مەسئولێک تووشیدی هەرمووی چێشەمان لەمانە مامۆستاجان ئەم وڵاتی ئێمە کە ئێستا بەدەستەمە ئەحزابانەیە بۆ جوابی ئەو کاکاروانە کە لەسەر وەڵڵا وبیللا وەتەڵای من ئیسلامی نیم یاشی علمانی یاشی وەطەنیم کاکە گۆڕان هات کە من خۆم گۆڕان بوو لە چێتی چوومە ناو گۆڕان 25 کورسیە بوو 25 کورسی بۆ کورد نەکرد مامۆستا عەلی باپیری سەرکردەی وەطەنی من دوای مەلا مستەفا و دوای مام جەلال ئەوم داناوە پرسیارێکی وەطەنیە بە معنای کەلیمە ئەوەنەی ئێوە مەعارەزەن ئێوەی لە تەلەڤیزیۆنەکەتانە ئێوەی لە ئەی سۆران عومەری چێ کاکە ئەی فڵانی چێ هیچاری چێ بە قوربان ئەمە جوابی ئەو برادەرە جوانم کۆمەڵی ئیسلامی کەمی نەکرد و دانیستا هاتەوە وەزگە سێم عەرزیتە وایە گۆڕانی ئێمە 25 کورسیمانە بۆ چیمان کرد کاکە ئەوە تا سی پشتمانە بسی دەسەڵاتەوە لێ چیمان کرد وە لەو من حاسە لە گۆڕان و لە وەسکە چوومەتەنە ئەمە یاد دوم ئەم داهاتەی وڵاتەمان بەس تێکردی بە باموو خەڵکی بڵێن من ڕەنگە دەسەڵاتەوە نزیک بم ڕەنگە هیچکەم لەگەڵانە ڕەنگە بێ ئەم نەوتی کوردستان عەدەدە بەرمیلە بڵێن 500,000 بەرمیل لە ڕۆژە ئەمە لە پارتی هێناوی بۆ 50 ساڵ فرۆشتێتی ئەمە حەقی لەگەڵ تووشە ئەبێ حکومەتی عێراقی لە پارتی بکەنەوە ئەمانەی ئێمە لێرە بە ئێران بە تەنکەر تۆشتمانە ئەوەش کە باقەکەی ئەمێنێتەوە وارەکەی وەکو حکومەتیەڵێن ئەم وارەی بەچی حیمایە و سایق و کاکە جاران من لە ساق مەزە سەرکردایزمانە بوو ئێستا 124 سەرکردایزمانەیە 124 فەوجیان هەیە خاڵی قسەی خۆمە گەرانی بڕەمی بکەن 124 فەوج ئەمە هەر یەکێکە دیسیشی لەگەڵارێتەوە و دەی سایق و دەی خزمەتانی ماڵەوێ ئەم پارەی هەر بەچی ئەماکە بەچی ئێمە ناکە بەچی ئێوە ناکە بەچی هاوڵاتی ناکە بەچی خەڵاتە بە گۆڕی شەیدا مدیان لە خەسەکانی شاربوون بە 130,000 پەحتێ بوو ئاپرەتی گوتیایەتیان نەبوو 150,000ەکە مامۆستا ئەمە حەقەدە خەڵک بە تەمای هیچ نەبێ وەڵڵا بالله وەتەڵا یەک پاڵی ماوە بەس پاڵەکە من داوا لە پێشمەرگاکەم داوا لە ئاسایشەکەم خزمەتکاریانەکەم کە خۆم پێشمەرگەیەک محتاونە پێشمەرگەم هەموو کورد منەناسەی فێرە زەنگما داوایان یەکەم کاتێکیان هاوکاری خەڵک بن ئیتر وەڵڵای بە تەمای گۆڕان بن بە تەمای کاساسا بە تەمای ئەمر بن ئەمە ناکرێت ئەبێ خەڵک عبوری نەکات لەناو خۆمانە لەناو هێزی پێشمەرگە و ئاسایش تاکیدم ئەوە لەمە جاتە ناڕاستی سپاس دەکەین کاک بەختیار سپاس بۆ جەنابیشت سپاس دەکەین سپاس بۆ بەڕێزیشت کاک ئیبراهیم کاک فەرمان کاک سەرباز فەرموو کاک سەرباز لە حاجیاوە فەرموو کاک سەرباز ببوورە کاک سەرباز وازم پەیوەندەکەی داخرایەوە بەڵە خۆشەویستان پرسیارەکە ئەمەوە بوو کە ئەبینە لەسەر شاشەکە کە ئایا گوزەرانی خراپی خەڵک پەیوەندی بە نەخۆشی کۆڕۆناوە هەیە یا خوشتی تر هەیە خۆتان نەزانەوە پەیوەندانی وەرمانگرت ئەو چەند پەیوەندە گومانێکی زۆر ئەخەنە سەر ئەوەی کە گوزەرانی خەڵک بە تەنها پەیوەندی بە کۆڕۆناوە هەبێ بەڵکو بەرپرسانی ئەم وڵاتە ناتوان ئەم وڵاتە بەڕێوەبەرن لە ئاستی پێویستانی خەمساردێکی زۆر هەیە من پشتیوانی ئەوە ئاکەم وەکو ڕۆژنامە نووسێک چونکە لە دنیاە ئێستا حکوومەت زەرەدی کردووە زیان بەر حکوومەتەکان زۆر کەوتون زۆر ئەو وڵاتانە زۆر زەرەدیان کردووە بەس زیان بەر هاوڵاتی نەکەوتووە بە پێچەوانەوە هاوڵاتی قانزاجی کردووە ئیشی نەکردووە و مەسەلەن بۆ نمونە لە ماڵەوە دانیشتووە بۆ خۆپارێزی خۆی حکوومەت موچەی یاوەتێ پارەی ئیزافەی یاوەتێ بە پێچەوانەوە ئێستا خەڵک لە هەرێمی کوردستان زیانی کردووە و حکوومەت قازانجی کردو شتیوا چۆنە بێ چێمان لەگەڵە کاک سەعەدوڵڵا فەرموو هەموو کاتێکت بە قوربان سەر چاو بەڵێ ژیان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان سپاس و بەڕێزە دەکەم پەیوەندەکەی بوەرگرتم بەڕێدەستان خۆش دەستەر کەوتوو بن سپاس بۆ بەڕاستی کەناڵەکەتان جوان و گەشتاوە بەسای گەورەتان پارێزی بەڵام مصیبەت و دنیا و قیامەت سپاسەتان کە دەستان خۆش بی دەوەرەشی زۆر جوانە وەڵاهی گوزەرانی خەڵک پەیوەندی بە نەخۆشی کۆرۆناوە نییە ئەوە بێنوەکە بەڕاستی ئەو بەرپرسانی کە بوونە حاکمی ئەو خەڵکەی و لە وڵاتەی حاکمی دەژێڕن بووینە گەورەی و خەڵکەی دەبی لەوان پرسین بەڕاستی هیچ پەیوەندیش بە کۆرەوە ناوە نییە
ڕۆژێک دەڵێن شەڕی داعشە و ڕۆژێک دەڵێن هەر ڕۆژە بێنۆشی دەبینەوە بەڕاستی گوزەرانی خەڵک لەوەی باشتر نابێ بەڕاستی گوزەرانی خەڵکیان تێکداوە بەڕاستی ژیان نەماوە بەڕاستی هەموو شتێک بۆتە پارە و خەڵک پارەینە خەڵک بە فەقیری دەژی خەڵک بە ماڵوێرایی دەژی بەڕاستی ئەوانە شەرمەزاریە کە معاشتێکیان پێدابین نەکرێت کە گوزەرانی خەڵک باش نەکەن بەڕاستی ئەمە لە 2020 داینا یعنی لە وڵاتە پێشکەوتوانە ئەوان بەرەو پێشەوە دەڕۆن بەرەو دوای دەڕۆن بەڕاستی ساڵ بە ساڵ دەیبڵێ خۆزگەمان بەفە ئێستا هیچ شیانێک نەماوە بەڕاستی یعنی خەڵک نەوتی نییە خەڵک کارەبای نییە خەڵک ئاوی نییە خەڵک پارەی نییە هەموو خەڵک بەڕاستی هەمووی داوی لە موسێ داوی لە پارەیە ئەوانە بێنیان بە کۆرۆناویستەوە کۆرۆنا نەشتەوە بۆ خۆیان کۆرۆنایان بینا کۆرۆنا هیچ شتێکی وان نییە بەوانە ئەویان دروست کردێ بەڕاستی حکومەتێک کە حکومەتێکی مقەبایی حکومەتێکی کارتۆنیە هیچ باوەڕم پێ نییە هیچ قەناعەتم پێ نییە کە ئەو وەزعیتاکە بەڕاستی شەرمەزاری و ڕیسواییە بۆ حکومەتێک کە ژیانی خەڵکەی گیاندۆتە ئەو ڕادەی گیاندۆتە ئەو ئاستەی بەڕاستی شەرمەزاریە حکومەتێکمان نییە بە ناوی حکومەتی هەرێم حکومەتێکی حزبیە حزب زاڵ بەسەر هەموو دام و دەستگاکان حزب هەمووی بنەماڵەیە هەمووی دوو ئیدارەیە سپاس دەکەین کاک سعد دەکەم دەستان خۆش بۆ بەرنامەکە سەرکەوتوو بن سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد فەرموو کاکەم کاتتان باش هەموو کاتێکت باش باوکی محەممەد کاکە بە قورعان کۆرۆنا هەر وجودی نییە ئەمە کڵاوات ئەمانەیەکەن بە قورعانەمە واکەنە خەڵک مەجبورکەن دوای ئیسا لە ماوەڵکیان لە سەما پیرۆریز گرایە وەڵڵای ئەست و ئەساسی نییە گەرەکیانە خەڵک مەجبورکەن بەڵام احترامەیە هەرچی بەسەر خەڵکا دێرە خەڵک مستحقە لەبەرەوە خەڵک وەختی ئەگەوێت هەڵبژاردن گشتی ڕائەکا و هەڕۆ هەڵەدا و حەوڵەدا کاتە ئەمانە 1 ساڵ دوو ئەمە 2 ساڵە 1 ساڵە واوە خەڵکەکەن یعنی تا درۆ 2 3 4 یعنی ئەمانە ئەزانە خەڵکەکە چۆنە بۆیە وای یەکەنە حقت ئەگەر بزانی لێرە لەم کەلارە مەسئولی وا هەیە هەموو عەرزێکی دادی کەدا عەرز مڵک حکومەتەکەس ناوێت لە پزەی وەلاکە بەڵام بۆ فەقیر ئازان سێبا من بچم عەرزێ بکەم 100 جار غەرامە مەخەن بەڵام مەسئولەکە عەرزەکات هەموو شتێ داگیرەکە کەس لەگەڵا ناکە ئەمانە کرۆنە هیچ بوونێکی نییە کرۆیە بەڵام کاسەڵە خەڵکەکەن ئەزانە خەڵکەکە قبولیەکە بە قورعان هەرەومایە حەوشەکانمانی گوێتکێنن بەقورعان حەوشەکەیشمان لێ ئەسکێنن ماڵەکانمان لێتن قسەی ناکەینەوە باشەوە میادی کارەبا نییە ئاو نییە ژیان نییە دەستیان خۆش دەواوە خەڵکە لەبەرەوە خەڵک مستحەقە زۆر سپاس دەستیت خۆش بێ باوکی محەممەد فەرموو کاک ڕێدار کاک ڕێبوار لە هەولێرەوە باڵە کاک ڕێبوار کاک ڕێبوار کاتتان باش هەموو کاتێکت باش چاوەکەم هیوای سەرکەوتتان دەخوازم بۆ تۆش بۆ جەنابیشن ئینشاڵڵا هیوادارم هەر لە سەر ڕێکێ بەردەوام بن سپاس دەکەین من بەنسبەت کۆرۆناش قساکەم بەس من تقریبا 3 پرسیاری گرنگم لایە باز ئەگەر تۆ تەلەڤیزۆنەکەت کەسکەی بۆی کە باش جۆمە لە دەنگت بێت تەلەڤیزۆنەکەت کەسکەتکە من بەنسبەت خۆم تقریبا تەمەنم گەیشتە بۆ 2 ساڵ زیاتر من تقریبا 18 سال پێشمەگاتیشم کرد هیچ ئیسفادەیەکشم لێ نەکردووە و هیوادارم ئەو خەڵکەی کە تەلەفۆنشان بۆ دەکەن هیوادارم بڕێک تێگەیشتی بن ڕێزم بۆیان هەیە تای منن ئەزیزی منن من 17 سال تێکدار بووم ئێستا هیچ نووسێکشم نییە لە ماڵم بێکاسنیشم هیوادارم ئەو خەڵکە با تێبگات کە دەچن سندوقی دەنگدان با بزانن کە چێ شایستەی ئەو حکومەتەیە کە بیکات من 17 سارە پێشمەرگە بووم ناتوانم حەز ناکەم حزبەکەش بڵێن من پەشیمان بووم بەس ئەلحەمدولیلا سەوتم نەداوە بەس سەوتم سەربەخۆیی داوە بەنسبەت کۆرۆنا ناوەکەت کە دایان ناوە وان لە خەڵکەکەی کردووە کاکە مردن هەیە خوا مردنی داناوە چی بە کۆرۆنا دەمری ئەو مردنی پێشتر هەبوو هەر ئەو مردنی کاکە ناوەکەیان گۆڕیوە مردنەکە کردیانە کۆرۆنا کاکە هەر نەخۆشیێک بێ زەڵتە بێ زەخت بێ سوکەری بێ
نەخۆشیی سەمتی بێ ناکاوە بمرێ کاکە هەر ئەو نەخۆشیە وایە لە خەڵکەکەی کردووە کۆمەڵایەتە لە خەڵک تێکداوە هاتووچێکە نما لەگە کەسم کەسەکان نە مزگەوتیان هێشتوە من ئێستا مزگەوتم نەبیر کردووە ڕاستی هەر ڕاستی بە حەلەلی وەدەرێم مزگەوتم نەبیر کردووە ئێستا نازانم غودبە هەیە نازانم کەیزم هەیە کە نازانم تۆ خودبانگەدا جێمە لە مەلاش نابی بەڵێ کاکە من پێم خۆشە ئەو خەڵکی کە تەلەفۆن دەکە گلەی گازاندی دەکاتن با بۆ ئیزعاکن نیکە با لە ناخی خۆی هەڵی گرێ هەتا ڕۆژ دەگاتە سە سندوق وەچی گەیشتە سە سندوق با بە بیری خۆی بینتەوە کە بزانە چیم تاقە با سۆت بداتێ سپاس دەکەین کاک ڕێبوار دەست خۆش من پێم خۆشە هیوادارم ڕزای خواتان لێ دەکەم با خەڵکەکە تەواو هۆشیار بێ هیوادارم سەرکەوتوو بێن هیوادارم هەر ئەو بەرنامە کاک حەمە ڕەشید لە ژاراوە فەرموو کاک حەمە ڕەشید کاکی بەرەزم ئەو کاتت باش هەموو کاتێک باش دەستت خۆش بێ دەستت خۆش بێ سەرکەوتوو بن دەستخۆشی لە خۆت و ستافەکەتان دەکەم سپاس دەکەین کاک حەمە ڕەشید بەڵای بەڕێزی وەڵاهی ئەوە کۆرۆنا بە سیاسی کراوە ڕەم بێ شتێکە بێ وەکۆڵ هەڵامەتێکی وە هەر کێشەنیە ئەجا باوەڕم بە قەیرانیش نییە من قەیرانی دارایی ڕەبە قەیرانی سیاسی هەمومان دەزانین متەمەدێکمەیە 600 ساڵەوە بوو 7 ساڵ قەیرانی سیاسی لە بینی دوو بنەماڵەیدا بڕین و نەڵێین لەت بوون تازە دەستەشکاوە ئێستا ناگرنەوە ئەوە دیەک بەڵام تۆزێکیش بە حەقی خۆمی دەزانم گلەی بکەم کە بەدیل نییە تێگەیشتی بە بەڵگەشەوە دەڵێم چەند حیزبەیە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کاکە بڕین نەڵێن ئۆپۆزیسیۆن جا نازانم مەسەلە چیە بە تێدا دەسەڵات نین نانەوێت دەسەڵاتیان پێ بڕێەوە ناچی نازانم چییە دەناخۆ وڵاتەکە بەگشتی و دوو حیزبەی نییە کاکە هەمومان دابەش بووین ئەو میلەتاریەکەی بەسەر حیزب درۆیە وەلا هەر کەسەی بیگری بۆ لای بۆ حیزبێکی هەیە تێگەیشتی بە عیلمانی و بە ئیسلامیەوە بەڵام بەداخەوە تەماشا دەکەم ئۆپۆزیسیۆنەوە دووسێ جارێکم لەو کەناڵە پیرۆزەیەوە باگەواز کرد یەکتر ناگرن هەر یەکێ هەوە لە هەوایەکیدا کاکە تۆ بڵین و نەڵێن ئەوە تا بەرامبەری تۆیە ئەمە دەسەڵاتە تۆیش و میلەتەکەس دەچەوسێنیتەوە ڕەن بێ شتێکت یارمەتی بدرێ لە ڕێگەی پەرلەمانەوە یان ئەندام پەرلەمانتەوە یا کادرێکتەوە دەنا تۆش دەچەوسێەوە و میلەتەکەس دەچەوسێتەوە حیزب ئۆپۆزیسیۆن بۆ یەکتر ناگرن لەبەرچی بۆیە هەدەفتان نییە کاکە هەر کەسە وەلایی بۆ حیزبەکەی خۆی با ببێ خۆی بڵین و نەڵێن چێ خزمەتی خاک وڵاتی بکاو دەمەی میلەت ئەوەی دەوێ برا هەرچی بیکەین ناکرێ هاتاوە لە بێگۆڕان 4 بەردیان بە دەرگاو پەنجەرەی خەڵکی دادا 4 دوکشوزار پەنجەرەی دوکانان یاسکان ئەوە تا پارتیوێتێتیدا با کێشان دەستم وایەکردن ئەوە کردویان نەشەکی دەسەڵات ئەوە لەبەر چاومادا بەڵام مادام ئەمە قەراری ئۆپۆزیسیۆن بوونماندا با بە هەمومانەوە دەستبارێکی لەگەڵ میلەتەکەی بگرین نەخوێ ڕشتم ناوێ ناڵێن با خوێن بڕژێ بەڵام سنوورێکی بۆ دەسەڵات دانین ئەبوو شێوەیە خەشمان دوو موچەی بدەی ئەزم شۆڕستی وا دەبێ لەنا باوەڕم بە قەیرانی دارایی نییە هەر لە ئاساسدا با ڕێگە لە برادرانم نەدەم سپاس دەکەین کاک حەمە ڕەشید سپاس بۆ جەنابێت کاگاوارە فەرموو کاگاوارە لە هەولێر کاگاوارە بەداخەوە کاگاوارە پەیوەندەکەی پچڕا ئەوەیە کێشە گەورەکە ئەمەیە کە ئەگەر ئەم نەخۆشیە بەم شێوەش کە حکوومەت هەمیشە ئەلانی کردووەوە هەمیشە قسەی لەبارەوەکە ئەگەر بەم شێوەیەش هەبێت نەیتوانی وە قەنەعات بە خەڵک بکە لە کاتێکا ئەم ڤایرۆسایە خودوا بڵێن ئەم نەخۆشیە گرفت بۆ ژیانی خەڵک دروستەکە و خەتەرە لەسەر ژیانی خەڵک بەڵام هێشتا خەڵک قەنەعاتی بەوە نەکردووە کە قسەکانی حکوومەت سەبارەت بە نەخۆشی کۆڕۆنا ڕاستە کە بە حسابەوە مەترسیە لەسەر ژیانی خەڵکیش فەرموو کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەد لە ڕانیە فەرموو گیان فەرموو عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵاه خۆشی بەردەمبەکاری دەکەم کاکی سوپاس دەکەم کاک محەممەد گیان بەڕاستی پەیوەندی بۆیەوە نییە بە فڕۆنەوە
ڕۆنەوە نییە ئەو قەیرانە ئەو گوزەرانی خەڵک ئەوە پەیوەندی بە ساڵان و بەدزیستی پێوەیە زۆری دەوڵەتان ئەو قەیرانە 10,000 ئەوەندە لێ بوو 10,000 ئەوەندە نەخۆشی هەیە يعني لە هەموو قەیرانێکیدا معاجە درێت حکومەتی بەعەز 8 ساڵان سەر عێراق ئێرانی بەملەوە بوو دەزەنگ ڕێک لە ڕژان بجرانەوە ساڕۆژ لە ڕژان نەوتوانەوە ساڕۆژ لەوەدا غازانەوە ساڕۆژ لەوەدا ئەو حکومەتە هیچ قەیرانێکی دارایی لێ دروست نەبوو تا لە بەریتانیا لە وڵاتە ئەوروپیانە لە ئەمریکای کاکە خەڵکیان خەڵک دەدا خەڵک ئەوەنەی کە بە تایبەتی بازاڕیان نییە ئەوانەی کە ئەو شارانێکە قەدەغی هاوشان یارمەتی خەڵ دەدا موسیقی دەنە خەڵک بەڵام حکومەتە ئێمە ئێستا لە کاتی کۆڕۆنەدا لە کاتی کەرەنتینەدا گەورەترین دی دەکرێت گەورەترین گەندەڵی دەکرێت داوا لە خەڵک دەکەم ڕاپەڕی هیچ شێوادا نانیشێ بێدەنگی حەیبە سپاس دەکەین کاک محەممەد سپاس بەوە پەیوەندێکی بەڕێزیشت کاک دەرباز وەرەگرم لە هەولێر کاک دەرباز فەرموو ماشی برای گەورم سپاس دەکەم کاک دەرباز فەرموو گیان مەدی عەزیزی من لەسەر تەوەرەکەی جەنابەت من وەک شتێنێکی شارەوانی کانون کۆرۆنا هەیە ئای کۆرۆنا هەیە بۆ دەمامکەک بۆ دەست کێشێک بۆ نایدەم بە ئێمە هەزاران مار ئێمە هەڵیەگرین کۆرۆنای لە ماڵەوە هەیە بۆ ئێمە نایگرین ئەو کارەکەی تێ من ئێمە نایگرین و کارەی کۆرۆنا هەیە من خۆن و خاشاکەکەی ئەو ماڵە فڕێدەم کە کاڵەی کۆرۆنا هەیە بازوابی حکومت بازوابی ئەو قسەی من بداتەوە بزانم بۆ ئەو ماڵە کە کۆرۆنا هەیە من خۆن و خاشاکەکەی فڕێدەم کە ئەڵێ ڤایرۆسی کۆرۆنا لەو ماڵە هەیە و قەرەنتی کراون لە ماڵەوە ئایا کێ خۆن و خاشاکەکەی فڕێدا من هەر من خۆم فڕێدەم ئایا بۆ من ناگرم بۆ ئەو دەیگریتن سپاس کاک دەرباز بۆ دەمامکێک دەستکێشێک نادەم بە کارمەندەکانی شارەوانی یعنی کاکە یا دەزانن ئەو ڤایرۆسە بەخۆتەوە ئەو حکومەتە واوە دەدێتن بۆ نایدەن مادەم بەزانن هەیە سپاس دەکەین کاک دەرباز سپاس بۆ جەنابێشت کاک مەریوان لە هەولێر فەرموو کاک مەریوان السلام علیکم علیکم السلام فەرموو کاک مەریوان براکەم سپاس خاڵی ڕازوبی بابەتی کۆڕۆنا پاڕادێ بە سیاسی و بە هۆکارێک کراوە کە دەموکوڕی موچەی پێدا بپۆشرێتن یعنی کۆڕۆنا تەسیری هەیە ئەگەر لە واقعدا حەقیقەت بڵێن ئەمە ئەگەر ئێمە وەکو مسلمانێک بۆخوا بڵێن کۆڕۆنا دەوری هەیە لە مشاهدەکەی من لە بازارم بۆیە وا دەڵێن من واقع حالەکەت بۆ دەخوێنەوە خەڵک هەمووشوی بازاری کەم کردووە خەڵک دەترسێتن خەڵک یعنی زەوق و نەفەسی نەخواردن نەجل نەگەشت نەیاریکردن یعنی ئەو شتێک کە متعە لە بازار تایەتی خەڵک ئەو زەوقەی نەماوە خاصەتەن لەو مندی کە ماوەک بەر لە ئێستا کە زیاد لە حەزبە بەربڵاوی لە هەولێر بڵاوبوویەوە خەڵک زەوقی هاتن دەرەوەی نەمایە بۆیە کۆڕۆنا تەسیری هەیە لەسەر گوزەرانی خەڵک بەڵام ئەوەی لە کۆڕۆنا بەهێزتر و بەقوەتر کاریگەری لەسەر گوزەران و گیرفانی خەڵکە بێ نەدانی موچەیە ئەوەی کە موچە تەسیراتە چی من دەتوانم بە دڵنیاییەوە پێ بڵێم بەڕۆی خۆم هەر دەرچی ئیقتصاد و بازرگانیمە ئیشەکەشم ئێستا یعنی بازرگانیەتی و لە ناو بازاڕیشم دەتوانم برێم بابەتی موچە 180 تەسیری لە بازار کردیان 120 کۆڕۆنا دەوری هەیە دەست خۆش بە کاک مەریوان دەست خۆش بێ بەس مەجالێکی برای خۆت بدەیت بۆ نمونە ئێستا ئەگەر خەڵک پارەی پێبی مەجبورە هەندێک شت بکە 1000 کۆڕۆنا هەبێت بەڵام کە خەڵک پارای پێ نەبوو ناتوانی یەک پێویستی جێبەجێ بکاتن بۆیە من داوا لە خەڵک دەکەم داوا لە ئۆپۆزیسیۆن دەکەم کەوا هەڵوێستیان نەبی هێنە سەر شەقام داوای مافی خۆیان بکەن چیتر ئاوا بێدەنگ نەبن ئەو بێدەنگ بوونیە خوا لێی تووڕێیە ئەو بێدەنگ بوونیە خوا پێی ڕازی نییە ئەوە ڕازی بوونە بە زوڵمی زۆردار لەسەر مسلمانان پێویستە هەڵوێستیان نەبی زۆر سپاس کاک مەریوان کاک سعید فەرموو کاکەوان گیانم کاتەوە هەموو کاتێکە چاوەکەم زۆر سپاس دەکەم کاکەوان گیان وڵا لەسەر تەوەرەکە و پێشەگی من پێم وایە وەکو ئەساسیەن کۆرۆنا بوونی هەیە سوگامە لە هەموو دنیاە بوونی هەیە ئەمە یەک
دوام ئەمەی مەسەلەی ئەم موچە و ژیانە ئایا پەیوەندی بە کۆرۆناوە هەیەیاننا بۆ نمونە وڵاتێکی وەکو بەریتانیا ئەو وڵاتانە کۆرۆنا بنی هەبووە خەڵکەکەیان ناردوێتەوە بۆ ماڵەوە وتوانە کاکە ئەمە بژێوی ژیانە سەرەڕای هەموو ئەمانە من دەستخۆشی لە یەکێتی فارسی یەکەم بەڕاستی ئەم میلەتە قابلی حکومڕانی یەکێتی فارسیە یعنی خوای گەورە ئەڵێ چیەوە بینی و وەفریتیەکە میلەتەکەی بینی و یەکێتی فارسی بۆ نردووە لە نەبوونی حزبێکی چالاکی ئۆپۆزسیۆنە یەکێتی و پارتی لە نەبوونی خەڵکێکی وشیارە لە بێدەنگی خەڵکە یەکێتی پارتی دروست بوون یعنی بۆ نمونە هاوڵاتیەکی ئەمریکی خەڵکی وا هەیە ئەوە 28 ساڵە باش نییە 28 ساڵە نەوتی نییە کارەبای نییە موچەی نییە ژیانی نییە لێ ئەدرێ سوکایەتی پێکەیە ئەوەی کەرامەت بێ بۆ خەڵکیانەوە نەهێڵاوە قوبوڵی کردووە بەڵام هاوڵاتیەکی ئەمریکی پێنج کاتژمێر لە ناو فڕۆکەخانەیە کە تاخیر بووە باش نییە سوکایەتی دنیایان پێکە اینجا ئەمانیش داوای لێبوردنی لێکەن بە قەرەبووشی پێکەنەوە ئەمە ئەوە هاوڵاتی کوردی وا هەیە تاوەکو ئێستا کانیە ئەگەر بڵێ بۆ نمونە یەکێتی وا پارتی وە بە ئەژدا و ئابادە بێتە خوارەوە ئەوەی جوێنی ناشرین بێ بە خوشک و دایکیەدا باش نییە لەو لاشەوە پەنا بۆ 1000 دەستگای خێرخوازیە بە بۆ یەک نەفەر خێرێکی پێ بکە کرێ ماگانەیەکی خانۆکەی بۆ بدە حەزبە ئۆپۆزسیۆنەکان کات پەیوەند چەند ساڵە خۆپیشاندان نەکرێ یعنی ئەوەی من بەبیرم بێ لە دوای بزودنەوەی گۆڕانەوە خۆپیشاندان بە شێوەیەکی ئاشکرا سەری هەڵدا کۆمەڵی ئیسلامی چەند هەزار دەنگە هێنێ لە هەڵبژاردنە بۆ نمونە 150,000 دەنگە هێنێ ئەی یەکگرتوو چەند هێنێ ئەی گۆڕان چەندی هەبوو ئەی نەوەی نوێ چەندی هەبوو ئەی چەند هاوڵاتی دێتە سەر شەقام باشە کۆمەڵ و یەکگرتوو نەوەی نوێ ئەگەر بەڕاستی ئێوە ناڕازین لەم دەسەڵاتە یعنی بەس ناڕازیەکەتان ئەوەیە لە پەرلەمان بە 4 ئەندام پەرلەمان 6 ئەندام پەرلەمان بێنە دەرەوە بڵێن کاکەوە ئێمە ناڕازی بووین پەرلەمان نابەجێهێڵە ئەی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ بزودنەوەی گۆڕان ئەگەر ئێوە ناڕازین هەر نیوەی یعنی بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی ئەگەر 150,000 دەنگی هەبێ یەکگرتوو بۆ نمونە 150,000 دەنگی هەبێ هەر لایەنێکیان 50,000 کەس بێنە سەر شەقامەکان کاتاندام و لایەنگرەکانی خۆتان بێنە سەر شەقامەکان یعنی واز لە خەڵکی ژێنەوەی کە دەنگی پێداوی ئەگەر بەڕاستی تۆ ناڕازی ئەگەر بەڕاستی لە خەمی ئەو خەڵکەیە دەستخۆش نەمست قسەکانت پێ ببڕم لەبەرەوەی مادەم ڕووی ڕەخ نەشت لە ئێمە بوو فرسەتێکی باشم مای تێ بۆی قسەکانی خۆت بکەیت کاک محەممەد وەرەگرم بەڵێ کاک محەممەد کاکە گیان سلام علیکم بەڵێ گیان کاکە گیان وڵی کورۆنە بوونی هەیە بەڵام بەخوا ئەمانە دوو کەلمانە بە سیاستە گوتیانە کورۆنە بۆ ئەمان ئەزانی بۆ ئەمان چۆنە بۆ ئەمان تجارەتەکەن لەسەریوە تجارەتەکەن یەکەم تجارەتەکەن لە ئەوان پارەیان بۆ تێ دوو هەمیش ئەم کورۆنەوەکەنە مەعاشیانێ بیدەنە خەڵک بەڵام بەخوای خەڵک مستەحەتی پێ بکەیت لەبەرەوە زەلام شەو ڕۆژ هەلای مزگەوتەکەیە قسێ بە پارتی بە ژواتە بەیەکێتی بە ژواتە ئەچێ دەگەشتا خەڵکەکەیان بۆ سەرکەوتووە چۆنە ئەمجا داوەشتان لێکم ژمارەکەی بێژنە حاجی فاروق بەرەبەرکان تەلەفۆنی بۆ ئەم ژمارە بکە مەمنوو نەوین خوا خێرتان بنووسێ بۆ ئەم ژمارە سەکردمە داواکەم لە حاجی فاروق ئەم ژمارە تەلەفۆنێکی بۆ بکە دەست خۆش بە لەبەرە ئیشەکە ناکرێت لە تەلەفۆن باسکەم مەمنونتان پاسانەکەم خوای گەورە سەربەر دنیا قیامەتانتان باش کاک محەممەد جان بەسەر چاوەگەر دواتر تەلەفۆن بکەیتەوە بۆی ڕقەمەکەت بدەنێ کاک محەممەد وەرەگرم بەڵێ کاک کاک محەممەد السلام علیکم عەلەیکم السەلام براکەم باش ئێستا جاتحەتکوە زۆر سپاس چاوەکەم زۆر مەمنون دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەین مەمنون زۆر سپاس دەکەم وەڵی ئەمن وەکو دەندی شاری و لێ تەلەفۆن بۆ ئێوە دەکەم بەڕاستی ڕاستێکی پارتی خەڵکیان هەوێشتە مووقیفەچی کە یعنی هەموو ڕۆژێ خەڵک بە کوو لە مەرجی دەژی بەڵام گلە یەکەم خۆزگا تەلەفۆنم لۆ سپێدە و لۆ گۆڕانیش تەلەڤیزیۆنی ما باە حاصل ببا تەلەفۆنەکەم لەوانیش کرد باە گلەیم هەیە هەموو سەرکردە ئۆپۆزیسیۆنەکان بەناو کە ئێستا لە حکومەتیشن عەلی باپیر مامۆستا سەعادین بەهادین عومەری سەید عەلی لۆ نایەن لە پێش عالەمێ بڕۆن کاکە
لۆ نایەن دەستی یەکدی بگن ببنە جیڤارە لەهۆ میلەتەی هەتا کەنجی خۆتان کردیە وەختی انتخابی دێنە سەر تەلەڤیزیۆنی هاوار دەکەن ئەمە لە گەرەنگۆین ئەمە لە گەرم کا لە گەرمەنە کاکەوە میلەت هەمووی مرد لە برسان میلەت هەمووی فەوتا کاکە بەسە خەمەکی لەو میلەتەی بخۆن کاکەوا خۆیان ناکەنە ساحێبی ئەو میلەتەیە گۆ خۆتان بکەنە ساحێب وەڵڵا قیامەتێکمان لە پێشە زۆر گەورەیە زۆر گەورەیە واللهی دەبی لێ پچینەوە هەبی کەس خۆی ناکەتە ساحێبی ئەو میلەتە هەمووی مرد هەمووی فەوتا هەمووی وێران بوو بەشە شەرم لە خوای بکەن شەرم لە پێغەمبەری بکەن بەسا دەستان خۆش بێ سپاس دەکەین کاک محەممەد جان کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد بەڵێ فەرموو گیانێک بەراکەم بەڵێ گیان فەرموو باسەکە لەسەر گوزەرانی خەڵکە بەڵێ گیان وڵاهی نازانم لە تۆ باسی بکەن ئەم چۆن گوزەرانی باوەڕم پێەکەی مامۆستا نیوەی خەڵک بەردیاوە سە تا هەشتای خوشی نەوە هەر وەکو قەبایەک تۆ سەردادا سوڕێتەوە ئاگای لە خۆی نییە بەڕاستی نازان ئەگەر واردیاتێت دوو لە ڕووی جەناب احترامێ لەگەڵ ڕێزم بۆ هەموو پیاو باشانەی کورد تو لە خۆم کەم کە کورد یعنی تۆ ئەم ئەمانە لە تۆ يعني تو عبيت صار فيها شيء نبع الزمن كردوها أخذ بالسيبون زور خطرة لدينا لروي أخلاقه أخذ بالسيبون خلق كاك براسي زور ما خوشها يعني ناس يعني أمية يكنية أمية نما أو خلقه الرجل الرجال أمية يكنية بو الرجل تر بو صالح تر بو معني تر رجل خراب ترى يعني ئەو ئەرجا پەرلەمانە بەڕاستی سۆران عومەر پیاو بوو مەرد بوو دیندار بوو بە ئەخلاق بوو باوەڕ بکە حەقە هەموو خەڵکی کوردستان نیە هەموو ئەو پارەی بۆ بوون ئەو پارەی کە ئەین ئەندام پەرلەمان بۆ بچین بۆی کۆکەنەوە بۆی بوون کە دڵنیام ئەو پیاوە چاوی لە پارەوە سپاس دەکەین کاک عەبدوڵڵا کاک ئەحمەد سپاس دەکەین کاک عەبدوڵڵا وەرەگرم لە پێنجێن سڵاوی خوا لە جەنابی شێت قوربان جان فەرموو دەستخۆشی بەناوەکە لە یەکەم برا بەڕێزەکەم سپاس دەکەم سپاس بۆ جەنابی کاک پێوەنجان ڕاستیدا ژیان و گوزەرانی خەڵە تەواو خراپ بووە لەم هەرێمەی کوردستانە بەڕاستی ئەم دەسەڵاتدارە زۆر بێڕەحمانە معاملە لەگەڵ ئەم جەماوەرە دەکا بەتایبەتی موشەخۆرەکانی کاک پێوەنجان مسألة كورونا لواني بديت بأتاكي ورجي وأبي براسي لمولا معاملي أتاي ورسيلة قراب كريم شواز بوخوا أو شيوا تسمع كجنيب أو شيوا زكوا وشن دبي ورزيتي زور خلط كوشي براسيا أول شيء وكو باقي نخوشكانيكا وكو شيرتنجا وكو جوزا وكو نخوشكانيكا بلد تسلاكا بلا مو شيوا زنيكا جاني بو بالتجويز كيتو بفوتت فدراسية جان ناوسته جان بدوامه ناوسته وهذا أول لوانية بو ماوين كان خاصة مينته دراسي تدبير كوباتات ورتي معاملة لقلاب كريم بإذن إخوائي قولي إن شاء الله باقينا كشيدة دوزات وكو باقينا خوشيكاني كبكار ديدري الله دراسينا كاتو جان عند صلاتي ما عند صلاتك بيباكا عند صلاتك يعني وكو برين باسي بلدتي خوينية بجماوري خوينية إساء قريمة سيدي هم ولاطان الجهان كين ولاطان دول بري خوفا كيف يبغى فتاي كورونا سدايا طبعا سيدي مشابكات خويا بدري وهذا هالجاحي هاولاتيان آسايا وهذا سيدي أمولاتي ما كاكا بيونجان جانتي زورنا خوشيا جاني كرماندان وكبري سلمان وماموسان زود خرافة خلال دوخي خرافة وكارثة وبراستي يعني شاوري كارثاتي تفسيرات ذكري لمراتي ما كجاني تمام برانو مشخران زوز خرافة لراستيا أما دواني أم نخوشو بتايكوننا نقبلين قصيته بويبو عندي مرام بكاري بينين بويت أبو شوازي كيستادي بينين بو شوازي بكاري بينين وخلصي عندي زي ركرو خلصي عندي تستانزو كدراستيش دوانيا سواس كاك عبدوڵڵا وات تەسەورەکەم کە پەیامەکەی بەڕێزت گەشتی بێ دەست خۆش بێ ئەخوا کاک خەلیل فەرموو ماڵێ قوربان
بەڵێ السلام فەرموو. عليكم. عليكم السلام ورحمة الله. السلام عليكم. عليكم السلام كاك خليل فەرموو گیان. مامۆستا گیان تەوەرەکە لەسەر چییە؟ تەوەرەکەمان لەسەر ژیان و گوزەرانی خەڵکە. وەڵای مامۆستا گیان یەک دەقە خەتای مەسوول مەگرێ، یەک مەسوول خەتابار نییە. ئای خەتای چێیە؟ لە کامێک کە تۆ بە کەم گەرامەتی ئەزانی هەتا ئەگاتە زەنگینترین کەس درۆ ئەکا ڕۆژ ئینتخابەکە کاکە کەوێتە دوای ماستایی بووەکە. بەڵێ کاک خەلیل. ئەتر ئەمە لە ڕوویەتر ئەمە خەتای فڵانە و فیسان نەیکرد و کێ نەیکرد هەمووی درۆی ئەمانە کرد ئەمانە خۆمان وایانمان لێ کرد خۆشمان سەنگیان بۆ دێن ئەسڵ و ئەساسی نییە. بەڵێ کاک خەلیل. ئەوە من ڕاستیەکەی پێت بڵێم ئەمە تەلەفۆنەکەن بەڵام فڵان خراپ و خراپیان تیانە هەموویان باسن لەبەرەوەی ئەم لە پێیان خەڵەتانەوە لەسەر بکی ئەلەوەڕنە ترمە پێویست ناکەن لە تەلەڤیزۆنە شاشەیەکە گرین وەڵام فڵان خراپ و فڵان باشە و باشی تیانە خۆمان دەنیا تێدەین بۆ خۆشمان ئیشەکەمان کردو تا بۆ خۆیان بیخۆن. سپاس دەکەین کاک خەلیل، سپاس بۆ جەنابەت. کۆتا پەیوەندی کاک هەڵمەت وەرەگرم کاک هەڵمەت لە هەولێر. ماشي بەڕێزم. سپاس دەکەم کاک خەلیل کاک هەڵمەت فەرموو. چۆن قوربان باشی؟ سپاس دەکەم باشم زۆر سپاس. پەیامەکەم هەیە لە بۆ مەلا بەڕێزەکانی هەولێر. بەڵێ. ئەوە ڕۆژێ لەسەر قەزیەی ئیمان و عوسمان ڕەزای خوای لەسەربی کە هاتنە دەنگ و چوونە پێش پەرلەمان. یعنی ئەوە سەدایەکی زۆر گەورەی هەبوو حکوومەتی هەرێم نەیتوانی ئەفەندێتە پێشیان خفەشیش بکە بەڵام بەداخەوە ئەو مەلایانە ئەگەر بەهات بایە چەندین مەلای تری بەڕێزی وەکو خۆیان و بەنگاوازیان دەبۆ خەڵک بکرد بایە خەرک هەر هەبوو بەگەریان دەکەت تەنیا ئەوان ماینە لە کوردستان بتوانن شەقام بدوورێنن چونکە ئیمانم نە بە ئۆپۆزیسیۆن مایە نە ئیمانم بە کوردێک مایە نە ئیمانم بە هیچ ئەسڵ ناژرم حکوومەتی هەرێم چوب کە گوناحێکی گەورەیە برێن ئەسڵ بێ حکوومەت نییە باند و مافیەنە هیچ کەسێک پێیان نەرێ حکوومەت ئەگەر نادەبی تۆبەی نەسوع لەسەو کەریمەی بکە گوناحێکی زۆر گەورەی دەکاتێ تەنیا مەلا بەڕێزەکان ڕجاتان لێ دەکەم ببنە پێشەنگی ملت ئەو ملەتی ڕزگار بکەن ئەگەدا خەرک وا هەموو لە شاشەکان دەرەچی کێ خۆی دەکوژی کەزانی خۆی دەکوژی ئەبوو کوڕیەکی دەکوژن هەمووی قەزیەکە ئەو بێ ئومێد بوونێ لە هەموو شێشی. سپاس دەکەین سپاس بۆ جەنابەت کاک هەڵمەت. لە کۆتاییە منش هەواڵم ئەڵم بەتەئکید منش لەگەڵ ڕایەوەم کە هەموومان مقەسیرین. زۆر جوان ئەوەتان فەرموو کە ئەو خەڵکانی کە ناڕازین کە بە شێوەیەکی گشتی ڕەنگە ئێستا زۆرینەی زۆرمان ناڕازی بین بەڵام کێشەیەک هەیە ئەویش ئەوەیە کە لە کاتی هەڵبژاردن و لە کاتی ئینتخاباتکردنە ئێمە ئەمانە هەمووی لەبیرەکەین ئەوێ بە یادەوەریەک و تێئەپەڕێ لەبیرمان نەچێتەوە بیر لەوە ناکەینەوە کابێ گۆڕانکاری لێەوە دەست پێ بکە بە دەستی خۆمان لە سنووقەکانەوە جارێککە دەست پێ بکەین جاگەر ئەمە نەکەین بە تەئکید ژیانمان هەروەکو ئێستا بێ تەمە ناوەکەم کە ئینشاءڵڵا کە ئێمەش بە هۆشیارێکی گەورەوە لەمە بەدواکە بە شێوەک لە شێوەکان ژیانی خۆمان ڕێکخینەوە بۆی کە بزانین ئەو ئەی کە ئێستا پێکوترێت دەسەڵاتی سیاسی هەندێک لە بەڕێزان وتیان ڕاستەکەیەوە دەسەڵاتە نەک حکوومەت حکوم ئەبێ ژیانی خەڵک بەڕێوە بەرێت توکە ئیلاقی خەڵکرد نەبێ واروەها واز لە ژیانی خەڵک بێنی بە تەئکیدەوە پێی ناگوترێت حکومڕانی پێیگوترێت دەسەڵاتێک و زۆر جارم دەسەڵاتە بە جۆرە لە جۆرەکان بەکارێنرێت کە ترسی لەگەڵایە بۆیە خەڵک ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان بۆستێ ئەگەرنا ڕەنگە واقعکە بە شێوەیەکی تر بگۆڕێت تەمە ناوەکەم کە دەسەڵاتداران هۆش بێتەوە بەریانە گوێ لە دەنجی هاوڵاتی بگرن گوێ لە ناڕەزایەتی هاوڵاتی بگرن ئەمە چاکەیەکە لە هاوڵاتیانەوە گا بە ئەوانم بۆ ئەوی هۆشان بێتەوە ئەگەرنا بە دڵنیاییەوە ناتوانن زۆر بمێنەوە لەگەڵ ڕێز و سوپاسم بۆ هاوکارانم تاکو بە یەک گەشتنەوەیشی دیکەم و خۆتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ